بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. کۆبوونەوەی بزوتنەوەی گۆڕان و پارتی دێموکرات لە شاری سلێمانی بەڕێوەچوو سەرچاوەیەکی ئاگاداریش بە پەیامی ڕاگەان کۆبوونەوەکە بە بێئەنجام کۆتایی هاتووە. بە میوانداری بەڕێز کاروان هاشم ئەندامی جیباتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان لە هەولێرەوە تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. کۆبوونەوەی پارتی دیموکرات و بزوتنەوەی گۆڕان بێ ئەنجام کۆتایی هات. دوای ماوەیەکی زۆر لە دابڕانی پەیوەندیەکانیان ئەمڕۆ لە شاری سێمانی وەفدی پارتی سەردانی بزوتنەوەی گۆڕانی کرد. لە کۆبوونەوەی نێوان پارتی و گۆڕان تاوتوی پرۆژە 5 خاڵێکەی گۆڕان و پرۆژە 6 خاڵێکەی پارتی کراوە. دوای 5 کاتژمێر لە گفتوگۆی پرۆژەکانی هەردوو لە کۆبوونەوەکە بەبێ ئەنجام کۆتایی هات. سەرچاوێکی ئاگادار لە کۆبوونەوەکە بە پەیامی ڕاگەیان کۆبوونەوەکە بێ ئەنجام کۆتایی هاتووە و یەکێک بووە لە کۆبوونەوە خراپەکان. پرۆژەکەی بزوتنەوەی گۆڕان کە لە کۆبوونەوەکەدا گفتوگۆی لەسەر کراوە پێشتر جفاتی نیشتمانی گۆڕان پەسەندی کردبوو کە لە 5 خاڵ پێکاتووە. یەکەم، هەڵۆشانەوەی بڕیاری پاشەکەوتی موچە. دووەم، دەستەبەرکردنی شەفافیت لە داهاتی نەوت و غاز. سێم، دوای زەمینەسازی پەرلەمانی کوردستان بڕیار لەسەر ڕیفراندۆم بدات. چوارەم، دوای ڕێکەوتنی سیاسی پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و بەردەوام بێت لە کاری یاسادانان و چاودێری و هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بۆ چەسپاندنی سیستمی پەرلەمانی. پێنجەم، هەڵبژاردنە گشتیەکان لە وادەی خۆیاندا بەڕێوە بچن. لەلایەکی ترەوە پرۆژەکەی پارتی کە لە کۆبوونەوەکەدا خراوەتە ڕوو لە 6 خاڵ پێکات و داوایان کردو بزوتنەوەی گۆڕان وەڵامیان بدەنەوە. ناوڕۆکی پرۆژەکەی پارتی پێکاتووە لەم خاڵانە. یەکەم، ڕێخستنەوەی پەیوەندەکانی گۆڕان و پارتی. دووەم، کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. سێم، پشتیوانیکردنی حکوومەتی هەرێم لە هەوڵەکانی چاکردن و ڕێخستنەوەی بواری ئابووری و بژێوی و موچەی هاوڵاتیان. چوارەم، توانەکان بخرێنە گەڕ بۆ ئەنجامدان و سەرخستنی پرۆسەی ڕیفراندۆم. پێنجەم، لەگەڵ لایەنەکان هەوڵ بدەن کەشوو هەوایەکی سیاسی و کۆمەڵایەتی و ئیعلامی ئامادە بکرێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا. شەشەم، پشتیوانی لە بەرنامەی چاکسازی بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کە لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانەوە بەڕێوە دەچێت. لە پرۆژەکەی گۆڕان و پارتی کۆمەڵێک خاڵی جیاوازی گەورەی تێدایە کە لە ماوەی ڕابردوو بوونەتە هۆی ئاڵۆزی پەیوەندیەکانی نێوان هەردوو لایەن. لە پرۆژەکەی بزوتنەوەی گۆڕان جەخت لەسەر هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و سیستمی پەرلەمانی کراوەتەوە. بە پێچەوانەوە لە پرۆژەکەی پارتی باسی ئەم پرسە نەکراوە. لە پرۆژەکەی پارتیدا داوای سەرخستنی ڕیفراندۆم دەکرێت و بزوتنەوەی گۆڕانیش لە پرۆژەکەی خۆیدا داوای دواخستنی ڕیفراندۆم دەکات. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک کاروان زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئایا کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکرات هیچ ئەنجامێکی هەبوو یاخود بێت ئەنجامێک گەشتن لەگەڵ پارتی دموکرات؟ سەرەتا بەناوی خوای گەورە سڵام هەیە بۆ بەڕێست و بینەرانی کەناڵی پێیام. بەڵێ دوای ماوەیەکی دوور و درێژ ئیمڕۆ لە گردی زەرگەتە پێشوازیمان لە وەفتی پارتی دیموکراتی کوردستان کرد. طبعا لە کۆبوونەوەکە ئێمە پێشترش ڕامانگەیاندە بوو ڕاگەیاندراوی دوایین کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی ئەجەندای ئێمە بۆ کۆبوونەکە، یعنی ئێمە پێشتر پارتی دیموکراتی کوردستانمان لەوە ئاگادار کرد بۆ ئەوە بەرنامە و پەیامی ئێمە بۆ کۆبوونەوە. پارتی دیموکراتی کوردستان ئیمڕۆ 6 خاڵان وەکو پاکێجێک هێنابوو بۆ گفتوگۆ، بەڵام سەرنجام ئێمە و پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە نەمانتوانێت بگەینە خاڵی هاوبەشیانەوە تا بگەین بە ڕێکەوتن، بۆیە ئەکرێ بڵێن کۆبوونەوەکە کۆبوونەوەیەکی بێئەنجام بوو. بەڵێ
بۆچی کۆبوونەوەکەی نێوان ئێوە و پارتی بێنجام بوو و کارەکەی چی بوو؟ ببرە سەوتە صاف نییە بەڵامەوەی تێگەشتم پرسیارەوە کرد بۆچی بێنجام بووە طبعاً ئێمە و پارتی دیموکراتی کوردستان خاوەنی دوو دیدگای جیاوازین بۆ مەسلەی حکومڕانی لە وڵاتە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە 2 ساڵی ڕابردوو هۆکاری ئەم هەموو کێشە و قەیرانانی کە دروست بۆ پەیوەندی بۆ کە ئێمە دیدگایەکمانەیە بۆ حکومڕانی و بە تەجروبە پێمان وایە ئەو حکومڕانی لە 26 ساڵی ڕابردووە حکمی ئەم هەرێمەی کردووە فەشەلی هێناوە و سیستەمی سەرۆکایەتی لەم منطقەیە فەشەلی هێناوە و پارتیوێکێتی کە بە هاوبەشی ئیدارەی وڵاتیان داوە نەیانتوانی و ئیدارەیەکی باشی بدەن بەشێکی پەیوەندی بە سیستەمی حکومڕانی جۆری حکومڕانێکەوەیە بۆی ئێمە بە بەرنامە و بە پرۆژە لەگەڵ هاوپەیمانانمان لە پەرلەمانی کوردستان داوای گۆڕانکاریمان لەم شێوازی حکومڕانی ئێستا کرد و بە تایبەتی مەسلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دوای 2 ساڵ پارتی دیموکراتی کوردستان 6 خاڵی هێناوە ئەو خاڵانەی کە هێناوێتی ئێمەش ئەو خاڵانەمان وتووە بەڵام ئەوان لە کاتی مناقەشە و شت قسەی ترەکەن یعنی کە ماڵێن ئاسایکردنەوەی پەرلەمانی کوردستان وازەحە پەرلەمان پارتی دیموکراتی کوردستان پەکی خستووە و لەسەر کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان پەرلەمانی پەخستووە ینی ئاسایکردنەوەی پەرلەمان ناکرێت پەرلەمان وەکو بەشێک لە کێشەکە سیرکەین پەرلەمان دەراویشتەی کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کەوابێ پەرلەمان ئاسایی بکەن و یەکەم خاڵە بێ قسەی لەسەرکەن مەسەلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بەڵام پارتی دیموکراتی کوردستان بەو ناقانونەیە کە لە ڕابردوو کردویانە کە بە قەرارێکی مەجلیسی شورا بڕیاریان داوە مەسعود بارزانی بەردەوام بێت لە دەسەڵاتەکانی ئەیانەوە ئێمە ئەوە قبولکەین کە بە هیچ شێوەیەک بستنەوەی گۆڕان ناچێتە ژێرباری ئێمە و ئێمە پێمان وایە ئاسایکردنەوەی پەرلەمان بەمانای ئەوە دێت کە پەرلەمان دابنیشێت بۆ چارەسەری کێشەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان و کێشەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆی ئەمە لای ئێمە بڕاوەتەوە لای بەشێک لە هێز لایەنە سیاسەکان و لای خەڵکی کوردستانش بڕاوەتەوە هیچ معقول نییە بزوتنەوەی گۆڕان دوای 2 ساڵ پەخستن لە پەرلەمانی کوردستان بچینەوە پەرلەمانی کوردستان و بێدەنگی لەم کارە بکەین بۆی ئەمە یەکێکە لە داواکانی پارتی دیموکراتی کوردستان کە لە 6 خاڵەکان نیانووسێ بەڵام لە گفتوەکانە بێ ماڵێن ئێوە بۆرن پەرلەمانمان بۆ ئاسایی بکەنەوە یاسایەک بۆ ریفراندۆم دەربکەن و مەسەلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بێدەنگی لێ بکەن و شەرعیت بە مەسعود بارزانی بدەنەوە ئەمە بە هیچ شێوەیەک گوزنەوەی گۆڕان ناچینە ژێرباری ئێمە بۆیە لە خاڵەکان شتێکیان وتووە لە بەرنامە و لە نێتی پارتی شتێکی تر هەیە خاڵێکی تر مەسەلەی پشتیوانیکردنی ریفراندۆمە ئێمە پێشتر بە ئاشکرا وتومانە ئێمە ناچینە ژێرباری ئەو ڕێکەوتنە حزبیەی کە پارتی و هاوئاوازەکانی بۆ مەسلەی ریفراندۆم کردویانە مەسەلەن ئێمە پێمان وایە ریفراندۆم پرسێکە ڕەهەندی نیشتیمانی هەیە و ئێمە لە کارنامەی سیاسی خۆمان لە بەرنامەی سیاسی خۆمان قەناعەتمان بە قەزەی دەوڵەتی کوردیە وەکو کاگنەوشیروان وتی بەرزترین یان باڵاترین ئامانجی سیاسی ئێمە دروستبوونی دەوڵەتی کوردی و ریفراندۆم بە ئامرازێکە زین بۆ مەسلەی دەوڵەتی کوردی بەڵام ئەم ریفراندۆمەی کە ئەوان قەراریان لێداوە ئێمە بە ریفراندۆمێکی حزبی زین و هەموو ئەو ڕێکارانەی گیراوەتە بە ڕێکاری حزبین و کاتەکەی گونجاو نیە زمینە لە بارنیە بۆ ئێمە بە هیچ شێوەیەک ناچینە پاڵپشتی قەرارێکی مەکتەب سیاسی و قەرارێکی سەرۆکێکی ناشەرعی هەرێمی کوردستان بڕۆین پشتیوانی ئەم ریفراندۆم بکەین ئەمە یەکێکە لە داواکارەکانی تر کە ئێمە بە هیچ شێوەیەک ئامادەنین بچین پشتیوانی بکەین خاڵێکی ترەمێ فەرموو بەڵێ ئەوەی کە بەڕێزت باسی لێ دەکەی ئەنی ئەو 6 خاڵی کە ئێستا بڵاوکراوەتەوە لە ڕاگەیاندنەکان بە دیاریکراوی بەڕوونی بۆی لای بینەران ڕوون بێت ینی پارتی وەفدی پارتی ینی داواکاری تریان نەبووە لە دەرەوەی ئەو 6 خاڵە بەڕوونی داواکاریەکانیان چی بوون لە دەرەوەی ئەو 6 خاڵی کە ئەمڕۆ ئێستا بڵاوکراوەتەوە لە ڕاگەیاندنەکان کە هیچ مەسەلەی کێشەی سەرۆکایەتی هەرێمی تیان نییە کاک حەکیم ئەم خاڵانەی کە پارتی باسیەکە بەشێکی زۆری داواکاری ئێمەشە بەشێکی زۆری داواکاری خەڵکی کوردستانیشە بەڵام ئێمە بێ واقعبینانە بین پارتی دیموکراتی کوردستان بە ئێ ماڵێ پشتیوانیمان بکەن لە باشکردنی موچە و بژێوی خەڵکی کوردستان یعنی وەکەوەی پارتی لە هەسارەیەکی ترەوە هاتووە ئێمە لە هەسارەیەکی ترەوە چوو بێتین کاکە گیان موچە پارتی دیموکراتی کوردستان کردوێتی بەنی و بە هاوکاری یەکێتی و یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئەو لایەنانەی کە لە حکومەتا بەشدارن ئێمە موچەمان نەکردووە بەنیوە ئێمە و خەڵکی کوردستان باشە زانین داهاتی کوردستان زۆر لەوە زیاترە کە پارتی ئەعلانیەکە کە وزارەتی سامانە سروشتیەکان کە پارتی دەستی بەسەراگردووە و پێی وایە ئێمە ئەوە قەناعەت بێمە بکە
داهاتی هەرێمی کوردستان بەشی بەسم چارەکە موچەیەکە لە کاتێکە بە پێی داتاکانی خۆیان بە پێی قسەکانی خۆیان ئەوان ڕۆژانە 650,000 بەرمیلینەوە ئەنێرنە دەرەوە ئەگەر بە $10 کەمتر لە بازاری جیهانی سەریکەی لەگەڵ باج و ڕسومات ئێمە ئەتوانین موچەی کامل بە فەرمان بەرام بدەین ئەو هاتوو بە ئێماڵە وەرن پشتیوانی ناکەن بۆن چاکێن کاکیگیان بڕۆن چایکیکەن ئێمە لە معارەزە بین لە حکومەت نەبین نێوان ئێمە و ئێوە سەد هەنگاو دوور بێ ئێوە بڕۆن چاکەن ئێمە دەستخۆشتان لێکەن و پشتیوانیتانەکەن ینی پێویست ناکە بێن بە ئێمە بڵێن وەرن پشتیوانیمان بکەن ئێوە خۆتان بڕیوتانە بڕۆن چایکەن ئێمە پشتیوانیتان لێکەین بۆ مەسەلەی داواکاری پارتیم خاڵانەی هێناوە ئەمە من بۆ خۆم پێم وایە ئەم خاڵانی کە پارتی باسیەکەم شەش خاڵە بۆ خەڵکی کوردستانە بۆی بڵێ ئێمەش باسی باشکردنی موچاکەین ئێمەش باسی ئاسایکردنەوەی پەرلەمانی کوردستانەکەین ئێمەش داواکارین کە هەڵبژاردن لە کاتی خۆی بکە بەڵام لە ئەساسە هیچی نیەتی ڕاستەقینەی پارتی دیموکراتی کوردستان نییە من دڵنیاتەکەم پارتی دیموکراتی کوردستان و بەشێک لە هێزە سیاسەکان لە کوردستانە لەگەڵەوە نین هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ هاتۆ بە ئێمەڵە پشتیوانیمان کە کاکەگیان لە ئێستاوە تاکو یەکی یانزە یەک هەنگاو لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە نانێردرێ بۆی هەڵبژاردن دوا بخرێ بە دڵنیایە پشتیوانیتانەکەین پشتیوانی کۆمیسیۆنەکەین پشتیوانی هەموو هەنگاوەکەین بۆی هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ ئەگەر ڕێکش نەکەین ئێمە پشتیوانی واکەین داوای ئەوە لە ئێماکەن وەکوتم موچە چاکرێ فەرمون خۆتان خراپتان کرد بڕۆن چاکەن ئێمە دەستخۆشتان لێکەین بۆ مەسەلەکانی تر مەسەلەی ڕفراندۆم بە هیچ شێوەیەک ئێمە ناچینە ژێر باری پشتیوانی ڕفراندۆمێک کە لە مقڕی حیزبێکی سیاسی لەلایەن سەرۆکێکی ناشەعی لە کوردستانەوە قەراری لێدرابێ ئێمە ئەم ڕفراندۆمە ڕەفزەکەینەوە و وەکو بزوتنەوەی گۆڕان پێمان وایە ڕفراندۆم ڕەهەندێکی نیشتیمانیە ئامرازێکە بە دروستبوونی دەوڵەتی کوردستان ئەمە ئەکرێت لە ڕێگای پەرلەمانی کوردستانەوە ڕێکارەکانی بگرێتە بەر و ئەبێ زەمینە سازی تەواوی بۆ بکرێ ئەبێ بژێوی خەڵکی کوردستان چاکرێ ئەبێ نێوماڵی کوردێک بخرێ ئەبێ پەیوەندەکانمان لە ئاسی کوردستانی گەورە لە ئاسی دەوڵەتانی دراوسێ باشکەین کە بەداخەوە زۆر خراپە بۆیە ئێمە ناچینە ژێرباری پشتیوانی ڕفراندۆمێک کە بزانین کارەساتی گەورە بۆ میلەتێنێ بەڵکو ئێمە داوای تاجیلکردنیەکەین داواکەین کە پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتەوە ئەم پرسە لە پەرلەمانی کوردستانەوە قەراری لێ بدرێ ئەمە داواکاریەکانی پارتیە کە ئێمە بێدەنگی بکەین لە ئاستی نایاسایی بوون و ناشەرعی بوونی سەرۆکایەتی هەرێمی کوردستان باسی چارەسەری کێشەی یاسایی سەرۆکایەتی هەرێمی کوردستان نەکەین پشتیوانی ڕفراندۆم بکەین بە هیچ شێوەیەک بستنەی گۆڕان ناچێتە ژێرباری ئەم داواکاریان بەڵێ ینی بەڕوونی ئەمڕۆ وەفدی پارتی زیگە چووکە لەم خاڵانەی کە بڵاو کراوتوش خاڵەکە مەسلەی سەرۆکایەتی هەرێمی تیانە ینی داوا کراوەکەوەش ڕازی بن بە مانەوەی بەڕێز بارزانی لە سەرۆکایەتی هەرێم یاخود چۆن باسی سیارەچەکنیان پرسە کراوە لە کۆبوونەوەکەی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی وەک پێم وتی ئەوان ئەم خاڵانیان ئەم شش خاڵێکێک بە پاکێجێک نایان هێناوە بۆ ئێمان هێناوە ئەم خاڵانە بۆ گفتوگۆ نەبوو ئەم خاڵانە بۆ خەڵکی کوردستان بۆ بۆی بڵێنەوە تا پارتی دیموکراتی کوردستانش مەبەستێتی بوجە چاکە پارتی دیموکراتی کوردستانش مەبەستێتی هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ ئەگینا ئێمە لە یەکێ لە خاڵەکانمانە لە بەیاننامەکە و ڕاگەیاندنەوەی بزنەوەی گۆڕان کە کردومانە بە وەرەقەی گفتوگۆمان لەگەڵ پارتی و هێز و لایەنە سیاسیەکان ئەڵێن ئاسایکردنەوەی پەرلەمانی کوردستان و چارەسەری کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەوان پێیان وایە سەرۆکایەتی هەرێمی کوردستان هیچ کێشەیەکی نییە بۆیە ئێمە بچینەوە پەرلەمان ئاساییکەینەوە یاسایەک بۆ ڕفراندۆم دەرکەن و بێدەنگی لە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە وەکەوەی پەرلەمان حەڵقەیەکی کێشەکە بێ سەرۆکایەتی دروستکراوە بێت لە کاتێکە کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کێشە جەوهەریەکەیە بەڵکو پەرلەمان دەراویشتەی کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەوان ئەیانەوەی ئێمە بێدەنگی بکەین و بڕۆینەوە پەرلەمان بە دڵی ئەوان چۆنیانەوەی ئاوا پەرلەمان دابنیشێ ئەوان چۆنیانەوەی ئاوا بەرنامەی کار بڕۆ ئەمە بە هیچ شێوەیەک ئێمە ناچینە ژێرباری ئەم داواکاریە بەڵێ زۆر باشە بەڵام ئێستا ئەوەی کە کۆبوونەوەکە کە بێئەنجام بوو کۆبوونەوەی دیکە ئەنجام دەدرێت ئەوەندەی کە بەڕێستان ئاگادار بن کۆبوونەوەی تر بکرێ ئێستا پارتی چاوەڕێی وەڵامی ئێوە یاخود ئێوە چاوەڕێی وەڵامی پارتین بۆ پرۆژەکان ئێمە وەڵامی پارتی دیموکراتی کوردستانمان داوەتەوە لای ئێمە هەنێک بابەتێ قابلی مناقەشەکردن و سازشکردن نیە گرنگترینیان پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بژێوی خەڵکی کوردستانە و دواخستنی ڕیفراندۆمە بۆ کاتێکی گونجاو و بردنەوەی پرسی ڕیفراندۆم کە ڕەهەندێکی نیشتمانیە بۆ پەرلەمانی کوردستان ئاسایکردنەوەی پەرلەمانی کوردستان بە ئیتفاقێکی سیاسی کە وەکوتمان یەکەم کاری چارەسەری کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بێت چونکە ئێمە ئەگەر پەرلەمانیش ئاسایی بکرێتەوە یاسا بۆ چێ بنێرین لە کاتێکا تۆ سەرۆکێکی شەرعی یاسایی نەبێ یاسا بۆ چێ بنێری بۆی ئەمانە لا ئێمە قابلی سازشکردن نین و وەڵامی پارتی دیموکراتی کوردستانمان داوەتەوە فەرمون بڕۆن بژێوی خەڵکی کوردستان چاکەن ئێمە ئەگەر لەگەڵشیان ڕێک نەکەین پشتیوانیانەکەین فەرمون بچن هەڵبژاردن لە کاتی خۆی بکەن ئێمە پشتیوانیانەکەین کەس ڕێگری لێ نەکردوون یان بە ئێماڵێن یەکێ لە خاڵەکانیان مەسەلەی چاکسازیە لە حکومەت
کاکەی گیان خۆی ئێمە حکومەتمان وێران نەکردووە ئەو دەوڵەت مەدارەکەی ئێوەیە ئەوە ئێوەن 26 ساڵە تاڵانی گەندەڵی فەسادی ئیداری هەموو شتێکتان کردووە بڕۆن چاکسازی بکەن دڵنیاتانەکەین ئێمە لە معارەزەش من دەستخۆشتان لەکەین ینی ئەم خاڵانە لەم وەکوتم ئەم خاڵانە ئێمە بەشێکیمان هەر ئۆتۆماتیکێن هیچ کێشەمان لەگەڵی نییە ئەمە ئەم خاڵانە بۆ خەڵکە ئەگینا پارتی دیموکراتی کوردستان ئەجەندایەکی تری هەبوو بۆ کۆبوونەوە بۆیە ئێمە وەکوتم وەڵامی پارتی دیموکراتی کوردستانمان داوەتەوە لە ڕاگەیەنرا لە کۆبوونەوەی جوڤاتی نیشتمانیش قەراری ئەومانەیە کە پێویست ناکە کۆبوونەوەی بێ ئەنجام بکەین ئەگەر بزانین ڕوئیای پارتی دیموکراتی کوردستان وەکو 2014 و 15 هیچ پێویست ناکە ئێمە جارێکی تر لەگەڵان دابنیشینەوە بۆیە ئێمە بە پارتی دیموکراتی کوردستانمان تو ئەوانەی ئێوەڵێن ئێمە ئامادەنین یعنی سازش لەسەر بکەین ئەگەر بۆ هاتون ئێمە سازش بکەین ئەگەر پێتان وایە بزوتنەوەی گۆڕان گۆڕاوە دوای نەوشیروان مستەفا پێتان وایە وەکو خۆتان بانگەشتتان بۆکرد نەخێر بە هیچ شێوەیە بستنەوەی گۆڕان لەسەر هەمان نەهجێت لەسەر هەمان ڕێباز بەردەوامە و سازش لەسەر هەموو ئەم پرسە نیشتیمانیانەوە و پرسانەی کە پەیوەندی بە بار و گوزەرانی خەڵکی کوردستانەوەی نایکات بۆیە من بۆ خۆم پێم وایە پێویست ناکە ئەگەر پارتی خاوەنی ئەم ڕوئایە بێ بۆ مەسەلەی چارەسەری کێشەکان پێویست ناکە دانیشتنی تر بکەین و پێشم وایە پارتی دیموکراتی کوردستان ئیمڕۆ لە کۆبوونەوەکە وەڵامی ئێمان وەرگردووە من بۆ خۆم پێم وایە چاوەڕێی وەڵامی ئێمەش ناکەن وەڵامی واضح بووە کە لە ڕاگەیەنراوی جوڤاتی نیشتیمانی کوردستان عەلاما کردووە بەڵێ کەواتە وادە هیچ کۆبوونەوەیەکدان نەدراوە بۆ منەوە کۆبوونەوەی دووەم لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکرات بەڕێوە بچێت بەم زوانە لەسەر پرۆژەکانی یەکتر بەڵکو و بەڕوونیەوە وەڵامتان داونەتەوە وەکو پێم وتی لە کۆبوونەوەکە هیچ ینی قسەیەک نەکراوە لەسەرەوەی کۆبوونەوە بکریان نەکرێ کۆبوونەوەی داهاتووکەی بکرێ ینی قسە نەکراوە لەسەرەوەی کۆبوونەوە بکرێەوە ئێمە پێمان وایە ئەگەر ئەمە بیرکردنەوەی پارتی دیموکراتی کوردستان بێ گۆڕانکاری لەسەر ڕوئیا و بیرکردنەوەی پارتی دیموکراتی کوردستان ئێمە بۆ خۆمان پێمان وایە دانیشتن زەروری نییە بەڵێ یعنی ئێستا بیرکردنەوەی پارتیەمان بیرکردنەوەی 2014 بیرکردنەوەیەوە هەمان بیرکردنەوەی 2014 بۆیە نەگەیشتونەتە ڕێکەوتن کاک حەکیمەکو پێم وتی بەڵێ ئێمە مەسەلە هەنێ مەسەلەیە لا ئێمە مەبادوو و سەوابتە ینی هیچ قابلی قسەکردنی ئێمە بە تەجروبە پێتەڵێن سیستەمی حکومڕانی لە کوردستانە فەشەلی هێناوە سیستەمی سەرۆکایەتی لە کوردستان و لە هەموو ناوچەکە ماڵوێرانی بۆ خەڵکی کوردستان هێناوە ئەو ڕۆژەی کە ئێستا تێکەوتوین ئەم ڕۆژەی کە ئێستا وەزعی کوردستان لەو پڕی خراپیایە پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسەکان لەو پڕی خراپیایە هێزێکی نیشتیمانی یەکگرتوومانە دەستگای ئەمنی یەکگرتوومان نیە سنوورەکانمان پارێزراو نین هێزی ئیقلیمی لە نێو خاکی کوردستانە پەیوەندەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقی خراپن هەمووی دەرایشتەی سیستەمی سەرۆکایەتی و ئەم یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانە فەرموو منە پرسم پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسەکان لە کوردستانە لە چی ئاستێکایە بە دڵنیاوی لە ئاستێکی خراپە کێ بەرپرسیارە پارتی و سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەرپرسیارن پەیوەندی ئێمە لەگەڵ هێز و لایەنە سیاسی کوردیەکان طبعاً ئێمە وەکو بستنەوەی گۆڕان نا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هێز و لایەنە سیاسی کوردیەکانی دراوسێمان لەگەڵ باکوور پەیوەندیمان زۆر خراپە لەگەڵ ڕۆژاوە پەیوەندیمان زۆر خراپ من بەستم گۆڕانی ئێمە بەستم حکوومەتی هەرێمی کوردستانە کە پارتی دیموکراتی کوردستان سەرۆکایەتیەکە لەگەڵ هێزەکانی ئێران زۆر خراپین لەگەڵ وڵاتانی دراوسێت جگە لە تورکیا کە خەریکی پرۆژەیەکی اقتصادی هاوبەشێ لە نێوان دوو بنەماڵەیە پەیوەندیەکانمان لەگەڵ ئێران خراپە لەگەڵ حکوومەتی عێراق خراپە لەگەڵ یەکێتی ئەوروپا تا ئێستا ئەوان 26 ساڵی داعایەوەکەن ئەوان توانیوانە لۆبیەکی باش بکەن توانیوانە پەیوەندی باش دروستکەن بۆ پشتیوانی قەزای کوردی بینیمان لە پرسی ریفراندۆما چون لە دەرگای هەموو وڵاتیاناندا لە یەکێتی ئەوروپیاندا دەرگای یەکێتی ئەوروپیاندا لە دەرگای ئەمریکایاندا بەڵام هیچێک لە وڵاتانە نەک پشتیوانی نەکرد بەڵکو دژایەتیشی کردن پێیوتن ئێستا کاتی ریفراندۆم نێ بڕۆنەوە لەگەڵ عێراق کێشەکانتان چارەسەرکەن من بۆ خۆم پێم وایە ئەوە پیانیان بوو تا بڕۆن کێشەکانتان لە ناو خۆ چارەسەر بکەن اینجا کە وەرن باسی ریفراندۆم بکەن تۆ تا ئێستا نەتوانی و ئاسەواری دوویداری ڕشکەیتەوە کە سەرۆکی هەرێم ئەمە ئەبوایەکێ بووە لە ئەرکەکانی سوێنی خواردووە کە یەک پارچەی خاکی کوردستان و ئاساوارەکانی دوویدارینە لە بەڵام تا ئێستا ئاساوارەکانی دوویداری لەسەر دەستی پارتی و حیزبەکەی بارزانی زەختر بووەتەوە وەکوتمان هێزی پێشمەرگا لە هێزی دوو حیزبە بۆ بە هێزی شەخص سەیرەکەی ئەم مەکتەب سیاسی لیوای هەیە ئەم فڵان نەفەر لیوای تایبەتی خۆی هەیە ینی هێزی پێشمەرگەشمان لە هێزێکی نەک نەمان کردووە بە هێزێکی نیشتمانی یەکگرتوو بەڵکو خراپترمان کردووە ئەنجومەنی ئاسایش کە دروست کرا بە یاسایەکی زۆر خراپە لەلایەن پارتی و یەکێتیەوە تێپەڕێنرا ئێستا ئەنجومەنێکی ئاسایش تەحەداکەم لە هەموو کوردستانە لە سنووری پارتیای یەک ئاسایش هەبێت ئەندامی لایەنێکی تر بێ یان بێلایەن بێ تەحەداکەم لە سنووری یەکێتیە
یەک ئەندامی ئاسایشە بێت بێلایەن بێ هەموو سەر بە پارتیوەکێتی نیشتیمانی کوردستانن بۆی ئەمانە سەرۆکایەتیێمی کوردستان لە 12 ساڵی ڕابردوو کە 4 ساڵی بە ناقانونی ناشەرعیە نەیتوانێت یەک هەنگاو بۆ یەخستنی نێوماڵی کورد بنێت نەیتوانێت هێزی نیشتیمانی دروستکار نەیتوانێت ڕێز لە یاساکان بگرێت کە خۆی ئیمزای کردووە چ جای ئێستا ئەمانە بتوان دەوڵەتمان بۆ دروستکەن چ جای ئەمانە بتوان ڕیفراندۆمان بۆ بکەن بۆ ئێمە گەشتبین نین بەم هاوڕێیانمان لە پارتی دموکراتی کوردستان و لە حکومەتە کە بتوان ئەمانە چاکسازی بکەن دۆخی خەڵک باشکەن و ئێمە هیوادارین ئێمە هەڵە بن و ئەوان ڕاست بن و بتوان ئەمانە بکەن بەڵێ زۆر باشە بەس ئەوەی کە بەرز پێشوت کۆبوونەوەکە بێئەنجام بووە هۆکارەکەی ئێوە بوون وەکو بستنەوەی گۆڕانی یاخود پارتی بووە کە ینی لە تەنە لە سەریەک خاڵیش لەو بڵێن بەیاننامەکەیت وڵاتان ئەوەیەوە 5 خاڵ ئەوەی پارتی 6 خاڵ تەنە لەسەر بەیاننامێکیش هاوڕا نەبوونە کێوە کار بوو کە نەگەن بە نەتیجە کۆبوونەوەکە بێئەنجام بێت خاڵی هاوبەشمانەیە هەردووکمان ئەڵێن با موچە چاک بکرێ بژێوی خەڵکی کوردستان چاک بکرێ بەڵام بابێن پرسیارەکە بکەین ئایا بزوتنەوەی گۆڕان لەکوێ ئەتوانێت هەنگاو بۆ ئەم پرسە بنا نەیکردووە و پارتی دموکراتی کوردستان لەکوێ ئەتوانێت هەنگاو بۆ ئەم پرسە بنێ و نەیکردووە هەمومان ئەزانین داهاتی وڵاتە لای وزارەتی سامانە سروشتیەکان و سەرۆکی حکومەتە هەم وزارەتی سامانە سروشتیەکان لای پارتی دموکراتی کوردستانە هەم سەرۆکایەتی حکومەت لای پارتی دموکراتی کوردستانە و وەزیری دارایەکە کە هی ئێمە بوو بە شانازیەوە لە 12 ساڵی بەشداری حکومڕانی ئێمە لە کوردستانە لە کاتێکە بەرمیلی $20 بوو وەزیری دارایەکە ئێمە توانی 12 موچە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا و موچەی کاملیشان پێبدا بۆیە کە ئێماڵێن باشکردنی بژێوی خەڵکی کوردستان و لابردنی پاشەکەوتی موچە ئەوان شەڵێن باشکردنی بژێوی خەڵکی کوردستان ئەمە خاڵی هاوبەشە بەڵام لە ئەرزی واقعە ئەوە ئێمەین هەنگاوی جددینانین یا پارتی دموکراتی کوردستانە بێگومان پارتی هەنگاونانە ئەوان ئەڵێن بە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ فەرمون ئێمە ڕازین با حکومەتی هەرێمی کوردستان کە لای پارتی دموکراتی کوردستانە بودجەی هەڵبژاردن بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردن بنێرێ و ئەو کاتە بە هەڵبژاردن بکرێ بزانم ئێمە ڕێگری لەکەین ئێمە لەکوێ ئەتوانین ڕێگری لەوە بکەین هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ ئەگەر پارتی خۆی نەیکا کە ئێمە ئاگدارین پارتی و یەکێتی و بەشێکی تر لە هێزەکانی تر بەرنامەیانێ هەڵبژاردن بۆ ساڵ لە 2 ساڵ دا بخەن بۆیە ئەم خاڵانە خاڵی هاوبەشن بەڵام لە ئەساسان نیەتەکە لە پشتی ئەمانۆشتی ترەیە وەکوتم باشکردنی موچە ئێمە شەردووکمان متفقین پارتیش لە 6 خاڵەکە داوای کرد ئێمەش داوامان کردووە فەرمون بزانم چی لەسەر ئێمە بیکەین چی لەسەر ئەوانە بیکەن ئەوەی لەسەر ئێمە ئەگەر نەماکرێ و کاتە بە خەڵکی کوردستان بڵێن بزوتنەوەی گۆڕان نایە پاشەکەوتی موچە لابچێ نایە بژێوی خەڵکی کوردستان چاک بکرێ بەڵام وەکوتم دەسەڵات لای پارتی دموکراتی کوردستانە سەرۆکی حکومەت وەزیری دارایی کە ئێستا بۆکارت لای ئەوانە وەزیری سامانە سروشتیەکان و ئێمە دڵنیاین داهاتی ئەم وڵاتە زۆر لەوە زیاترە کە بە خەڵکی کوردستان ئەڵێن کە ئێستا بەداخەوە بە خەڵکیشی ناڵێن کەس نازانێ یعنی ئێمە ئێستا جاران پێش 7 مانگانە راپۆرتێکیان هێنا لەسەر داهاتی نەوت دوای عقدیان لەگەڵ کۆمپانیاکە کروتیان داهاتی نەوت شەفافەکەین بەڵام بەداخەوە ئەوە 7 مانگە بێ هیچ کەسێک حەداکەم بەشێک لە وەزیرەکانی کابینی حکومەتیش من پێم وایە هەمویان نازان بەڵام ئەگەر ئەزان بابێن بە خەڵکی کوردستان بڵێن ئێمە ئازانین من پێم وایە هیچ وەزیرێکش نازانێت داهاتینەوە لەکوێ لە جاتیەوەی شەفافیکەن عقدیان لەگەڵ کۆمپانیا کرد بەعکسەوە تاریکتریان کرد بۆیە ئەوەی کە هەنگاوی جدی بنێت ئەوە پارتی دموکراتی کوردستانە بێ هەنگاو بنە نەک ئێمەین ئەگەر ئەو نێت هەنگاوی کردداری بنا وەکوتم ئەم خاڵانە ئەگەر خاڵی هاوبەشیش بن هیچ بەهایەکی نییە بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕی کورت و دەگەڕێن وڵاتان لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە. ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ، کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان، سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح، فڕن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک کاروان ئەگەر بگرم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە خەڵک چاوەڕێی دەکرد کە پەیوەندیەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکرات ئاسایی بکرێتەوە، یعنی ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ هیچ لاپەڕێکی نوێی لە نێوان ئێوە و پارتی هەڵنەداوە یاخود چ کاتێک پەیوەندیەکانی ئێوە لەگەڵ پارتی ئاسایی دەبێتەوە؟ بەڵێ دیارە گرفتێکی لە دەنگی کاک کاروان ناوبڕێک وەردەگرین دواتر دەگەڕین وڵاتان لەگەڵمان بینەوە. خولەکانی سنتەری پەرەپێدانی لاوان ئۆفیسی سلێمانی بە مەبەستی خزمەتی لاوان و بەدەستێنانی کاری سربەخۆ و شایستە بۆیان. ئۆفیسی سلێمانی سنتەری پەرەپێدانی لاوان هەڵدەستێت بەکردنەوەی ئەم خولانەی لای خوارەوە. خولی مەندوبی بۆ بریکار و فرۆشیاری کۆمپانیا و دامەزراوەکان، خولی چاکەرەوەی ئۆتۆمبیل فیتەری بە گرێنتی فێربوونی لە 100% و ڕاستەوخۆ دانانی دوکان، خولی فێربوونی سەرتاشین. سەرجەم خولەکان داشکاندنی زۆر گەورەیان بۆ کرا و لە ئاست دۆخی دارایی گەنجان و لاواندایە. خولەکان لە شاری سلێمانی دەبێت. بڕوانەمە لە کۆتایی خولەکاندا دەبەخشرێت بە بەشدار بووان. بابەتی خولەکان لەلایەن پسپۆڕان و شارەزایانی بوارە جیاوازەکانەوە دەوترێتەوە. بۆ زانیاری زیاتر دەتوانن پەیوەندی بکەن بەم ژمارانەوە: 0 865 1992 0 106 09 79 سنتەری پەرەپێدانی لاوان ئۆفیسی سلێمانی. ڕێکخراوی ژیار بۆ گەشەپێدانی مرۆیی بە هاوبەشی لەگەڵ زانکۆی هەڵەبجە هەڵدەستێت بە سازدانی یەکەمین کۆنفرانسی زانستی لەژێر دروشمی دیدی دروست بۆ فەرموودە پێگە و کارپێکردنی. ئەم تەوەرانە لە خۆی دەگرێت پێگەی فەرموودە لە تەشریعدا، پێوەرە زانستیەکانی کۆکردنەوە و نووسینەوەی فەرموودە، پێوەرە زانستیەکانی تێگەیشتن و کارپێکردنی فەرموودە، قسەکردن لەسەر پێوەرە زانستی و نازانستیەکانی بڕیاردان لەسەر فەرموودە، خوێندنەوەیەکی زانستیانە بۆ خوێندنگە و کەسایەتی و میتۆد و ئامانجی ڕەخنەگران لە فەرموودە، سەلماندنی فەرموودە و پێگە پیرۆزەکەی لە ڕێی بەڵگە زانستیەکان،
توێژینەوەکان بە زمانی کوردی وەردەگیرن. وەرگرتنی پوختەی توێژینەوەکان دەست پێ دەکات لە 27 2017 تا 10 نۆی 2017. توێژینەوە پەسەندەکان لە گۆڤاری زانکۆی هەڵەبجە بڵاو دەکرێنەوە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک کاروانەگە بگەڕم وڵای بەڕێزە سەبارەت بە ئەوەی کە پێش ئەم کۆبوونەوەی خەڵک چاوەڕێی ئاسایبوونەوەی پەیوەندیەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی دەکرد، ئایا کۆبوونەوەیە هۆکارێک نەبوو بۆەوەی کە پەیوەندەکانتان ئاسایی بکرێتەوە، یاخود چ کاتێک پەیوەندەکانی و لەگەڵ پارتی ئاسایی دەکرێتەوە؟ بەڵێ دەست خۆش، من هەرویستمەوە بڵێم ئێمە یەکێک لە خاڵەکانی پارتی دموکراتی کوردستانە بوو کە ئاسایکردنی پەیوەندیەکانی نێوان ئەوان و ئێمەیە. طبعاً ئێمە بۆ خەڵکی کوردستانی بڵێم ئێمە هیچ کێشەیەکی حزبی شخصیمان لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە نییە. ئەوەی هەمانە لەسەر کێشەی خەڵکە. ئێمە ینی کێشەی ئێمە و پارتی دموکراتی کوردستان لەسەر کێشەی یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان دروست بوو. ینی کێشەیەکی حزبی شخصی نییە، مەسەڵەن ئێمە ڕقمان لەوان بیان ئێمە بمانێ ئەوان بسڕینەوە ئێمە بڕامان بۆیە ئەم وڵاتە جێگەی هەمومانی تا بێتەوە بێ هەمومان بە یەکەوە کار بکەین و ڕێز لە هەموو هێز و لایەنە سیاسیەک ئەگرین ئەگەر بیربۆچنیشان لەگەڵ ئەمە جیاواز نەبێت. بەڵام کە دێتە سەرەوەی بیرکردنەوەی پارتی دموکراتی کوردستان بۆ مەسلەی سیستەمی حکومڕانی شێوازێکەوە ئێمە شێوازێکین. ئێمە نەهاتوین لە ڕێگای هێز و چەکەوە بمانوێ ئەم ڕێی کە هەمانە بیسەپێن. ئێمە لەگەڵ هاوپەیمانانمان لە پەرلەمانی کوردستان زۆری نەمان دروست کرد، ویسمان ئەم یاسای هەموارکەینەوە. بەڵام پارتی دموکراتی کوردستان هات لە ڕێگای هێزەوە دامەزراوی پەرلەمانی پەک خست کە ئەمان نوێنەراتی هەموو خەڵکی کوردستانەکە. پارتی دموکراتی کوردستان هات لە ڕێگای هێزەوە وەزیرەکانی ئێمەی لە حکومەت بردە دەرەوە. یعنی کێشەی ئێمە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان لەگەڵ ئەو عەقڵیەتەیە کە پارتی بڕای پێێتی بۆ حکومڕانی لە کوردستانە و وەکوتم بە تەجروبە ئەو عقليەتی کە ئیدارەی ئەم وڵاتی داوە کە پارتی دموکراتی کوردستان بەرپرسی یەکەمە تیای فەشەلی هێناوە. یعنی ئەگەر پێویست ناکە ئێمە بین ئەمە بۆ خەڵکی کوردستان ڕوونکەینەوە. کارەبا لە 26 ساڵ پێشە زۆر لە ئێستا باشتر بوو. لە 26 ساڵ پێش ئێمە نەوتمان نەبوو، وەزمان زۆر لە ئێستا باشتر بوو. لە 2003 تا 2014 نەوتمان نافرۆشت، یەک بەرمیلە نەوتمان نافرۆشت. لە بەسرە و لە جنوبی عراق نەوتە فرۆشا بودجەیەکی باش بۆ خەڵکی کوردستان هاتۆ ژێرخانی ئابووری ئەبوژایەوە. یعنی کێشەی ئێمە لەگەڵام عەقڵیەتەیە کە پارتی دموکراتی کوردستان هەیەی کە هەموو مەلەفەگرنگەکان لای خۆی بێ، لەگەڵەوە ئێمە مەلەفەگرنگەکان لای خۆی بێ. من بۆ خۆم پێم وایە هەموو مەلەفەکانیشی ناشرین کردووە. من ئەمەوێ باسیەوە بکەم پارتی دموکراتی کوردستان دەستی بۆ هەر مەلەفێک بردووە، مەلەفەی بۆگەن کردووە و ناشرینی کردووە. سەریکە مەلەفی حکومڕانی لای پارتی دموکراتی کوردستانە چەند ناشرین بووە، گەندەڵی فەسادی هاتووە تا لووتکە. مەلەفی نەوت لای پارتی دموکراتی کوردستانە فەرم و مەلەفی نەوت یەکێکە لە تاریکترین مەلەفەکان، لە گەندەڵترین مەلەفەکان، لە ناشەفافترین مەلەفەکان کە پارتی دموکراتی کوردستان سەرپەرشتیەکە. مەلەفی سەرۆکاتی هەرێمی کوردستان لای کەسی یەکەمی پارتی دموکراتی کوردستانە وەکوتم ئەبایە سەرۆکی هەرێم بووایە بەڕەمز بۆ ئەم وڵاتە، ئەبایە سەرۆکی هەرێم نێوانی هێز و لایەنە سیاسیەکانی یەک خستە، ئەبایە سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی هاوڵاتیەکی دۆک و سەرۆکی هاوڵاتیەکی فری بووە. بەڵام ئەمەمان نەبینی لە ئەرزی واقعا، نەک ئەمەشمان نەبینی. وەکوتمان سەرۆکی هەرێمی کوردستان کە لای سەرۆکی حزبی پارتی دموکراتی کوردستان بوو، بەڵکو دوو ئیدارەی تۆختر کردەوە، پەیوەندی نێوان هێز و لایەنەکانی زیاتر پەرتەوازە کرد. ئێمە لە ڕابردووە بەڕێز خوا لێ خۆشبوو کاک نەوشیروان زۆر هەوڵیدا ئەم پەیوەندیانە ئاسایی کاتەوە چەند جار سەردانی مەسیف و سەرێڕەشی کرد. بەڵام بەداخەوە ئەوان هەر بە هەمان عەقڵیەتی جاران حکومڕانیان کرد، بەردەوام بووە بینیمان کوردستانیان وا لێ کرد. پارتی دەستی بۆ هەر مەلەفێک بردبێ، مەلەفەکە لای خەڵکی کوردستان ناشرین بووە. فەرموو خەڵکی کوردستان لە 100 ساڵی ڕابردوو قوربانی داوە، خەباتی کردو بۆی ببین بە خاوەنی دەوڵەت. ئێستا پارتی دموکراتی کوردستان لەبەرەوەی مەلەفی قەومی مەسەلەی سەربەخۆی لە کاتێکی ناگونجاو، لە کاتێکە کە زەمینە لە بارنیە کە دەستی بۆ بردو، ئەمە لە فەشی ناشرین کردووە. تاوای لێ هاتووە بەداخەوە هاوڵاتیەک خەڵکێک لە کوردستانە دی ئەڵێ نەخێر بۆ سەر بەخۆی. ئەمە کارەساتەوە پارتی دموکراتی کوردستان لێ بەرپرسیارەکە هاوڵاتیەکە 100 ساڵ لە قوربانیمان داوە، ئەنفالمان کردووە، کۆڕەومان کردووە، کیمیاباران کراوین، دەیان شەیدمان داوە.
ئێستا هاوڵاتیەک جورئەت بکات بێت بڵێ نەخێر بۆ سەر بەخۆی من بۆ خۆم پێم وایە ئەمە پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارە هیچ هێزێکی دەرەکی لە پشتەمەوە نییە ئەمە پارتی دیموکراتی کوردستانە دەستی بۆ هەر مەلەفێک بردووە ناشرینی کردو لای خەڵک لەبەرەوەی خەڵک بە تەجروبە بۆی دەرکەوتووە هەموو مەلەفانی لای پارتین مەلەفێکی ناشەفاف و گەندەڵ و حزبی و بە حزبی کراون بینیمان مەلەفی نەوت مەلەفی هێزی پێشمەرگە مەلەفی سەرۆکاتی هێرێم مەلەفی نەوت و ئێستا بەداخەوە مەلەفی سەربەخۆی مەلەفی دادگاکان هەمووی پارتی دیموکراتی کوردستان کردوێتی بە کەرەستەی حزبی هەمووی کردوێتی بە مەلەفێکی تاریک بۆ ئێستا خەڵکی کوردستان وای لێ هاتۆ بەداخەوە دێن ئەڵێن نەخێر بۆ سەر بەخۆی بەڵێ زۆر باشە بەس چ کاتێک چاوەڕوانی ینی چاوەڕێەوە بین کە ینی پێ دوای دەبێت دوایەم کۆبنەوەش کە بەڕێزوتت بێ ئەنجام بووە چاوەڕێ هەر ئەم بارودۆخە بمێنێتەوە کە بەڕێزوتت مەوعیدی کۆبنەوەی دیکەش دیاری نەکراوە من بۆ خۆم پێم وایە لە نێوان پارتی و بەشێک لە مەکتەب سیاسیەکانی یەکێتی لەگەڵ من پێم وانە سەرکردات بەشێک لە مەکتەب سیاسیەکانی یەکێتی جۆرێک لە ڕێکەوتنێ لەگەڵ یەکگرتووی ئیسلامیە بیانێ پەرلەمان کارا بکەنەوە من بۆ خۆم لە بەرنامەی تر شتومە کێشەی هەرێمی کوردستانەوە نییە ئێمە و پارتی ڕێگناکەین کێشەی هەرێمی کوردستانەوەیە بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان لە کوردستانە توانای بڕاردانیان نەماوە لەوانەیە یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان توانای بڕاردانیان نەماوە یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان خاوەنی پرۆژەی هەمواری یاسای سەرۆکایەتی بوون لەگەڵ ئێمە و تا نیوەی ڕێگا لەگەڵمان هاتن بەڵام ئێستا خۆیان ئەچن شەرعیەت بە مەسعود بارزانی دەن ئەچن لە دوێخانێکی حیزبە لەگەڵ مەسعود بارزانی پشتیوانی هەنگاوێکی حیزبیەکەن بۆ ڕێفراندۆم بێ بگەڕێنەوە بۆ پەرلەمانی کوردستان لە کاتێکە قەراری سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە ئەڵێ ڕێفراندۆم بێت لە پەرلەمانەوە یاسای بۆ دەربکرێت بەڵام بەشێک لە مەکتەب سیاسیەکان بوون بە وتەبێژی مەسعود بارزانی پارتی دیموکراتی کوردستان ئەچن هەنگاو بە هەنگاو پشتیوانیەکەن بۆ مەسەلەی ڕێفراندۆم کە خۆشیان قەناعەتیان پێ نییە و بەشێکی زۆری قاعدەی یەکێتی سەرکردایەتی یەکێتی قەناعەتی پێ نییە ئەمە کێشەی کوردستانە ئێمە داواکەین هیوادارین سەرکردایەتی یەکێتی بە یەک دەنگ یەک قەراری سیاسی بدەن ئەگەر پیان وایە پرۆژەکان بۆ هەمواری یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان هەڵەیان کردووە بێن بە خەڵکی کوردستان بڵێن ئێمە هەڵەمان کرد ئێمە لەگەڵەوەی کاک مەسعود بۆ هەتا سەرۆکی هەرێمی کوردستان بێ ئێمە لەگەڵەوەی سیستەمی سەرۆکایەتی بێ ئێمە لەگەڵەوەی ڕێفراندۆم لە مەکتەب سیاسی پارتی و قەراری لێ بدرێ بڕۆن پشتیوانیان بکەن ئێمە دەستخۆشیان لێکەین و من بۆ خۆم پێم وایە کاتێک بەشێک لە کێشەی خەڵکی هەرێمی کوردستانش حەل بێت چونکە ئێمە لە ڕابردووی شتومانە ئەم قەیرانەی کە دروست کراوە قەیرانی دارای قەیرانێکی دروست کراوە و پارتی دیموکراتی کوردستان دروستی کردووە بەداخەوە بەشێک لە هاوازەکانی پشتیوانیەکەن بۆ ئێمە هیوادارین ئەوانە خاوەنی قەرارێکی یەکگرتوو بن بتوانن جورەتیان هەبێت لە بڕاردان ئەگەر پیان وایە هەڵەیان کردووە لە پرسی سەرۆکاتی هەرێمی کوردستان کە تووشی ئەم ئەزمە سیاسیە بووین با بێن ئەترافکەن بڵێن ئێمە هەڵەمان کرد پەشیمان بووینەوە پشتیوانی پارتی دیموکراتی کوردستان بکەن ئەگەر پیان وایە هەڵەیان نەکردووە فەرمونون یانەوە تا با بچین بە یەکەوە پەرلەمان کارا بکەینەوە و یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان هەموارکەین و خەڵکی کوردستانیش نەجات دەین یان شەوە تا ئەگەر نەگەشتین بە ڕێکەوتن ئاسانترین ڕێگە لە بەردەمی خەڵکی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکانەوەیە هەمومان بچین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بتوانین هەڵبژار هیوادارین بتوانین هەڵبژاردنێکی باش و شەفاف بکەین بۆی لە دوایەوە گەر بتوانین نەخشەی سیاسی گۆڕا ئەم کێشە و ئەزمانەی کە هاتووەتە پێشمان چارەسەری بکەین. بەڵێ بەڕێز باس لەو دەکەیت کە قەیرانی دارایی لە کوردستانە قەیرانێکی دروستکراوە بەڵام ئەمڕۆ بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان لە وتارەکانی باسی لەوە کرد کە ئەو داوا دەکە حکوومەت و حیزبەکان ئەم کێشەی بە حکوومەت و حیزبەکان جێشتووە مەسەلەی چاکردنی بژێوی خەڵک مەسەلەی بژێوی خەڵک ئایا پەیوەند بە حیزبەکانەوە یاخود حکوومەت دەبێت چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە؟ بژێوی خەڵکی کوردستان پەیوەندی بە حکوومەتەوە لە حکوومەت شاهێزی باڵادەست پارتی دیموکراتی کوردستانە منە پرسم با خەڵکی کوردستانش بیر بکاتەوە بپرسێ لە کاتێکە کە ئێمە لە حکوومەت بووین لە کاتێکە کە پەرلەمان کارا بوو لە کاتێکە وەزیری دارایی سەربەبستنەوەی گۆڕان بوو بەرمیلی نەوت بە 20 دۆلار بوو و ئێستا بەرمیلی نەوت بە 53 دۆلارە بۆ ئەو کات ئێمە توانیمان موچەی کامل بدەین بۆ ئێستا ناتوان موچە بدەن ئەو کات بۆ ئاگداریت باج و ڕسومات شوک و ئێستانە بوو ئێستا لە فرسەتیان هێناوە لە غیابی داخستنی پەرلەمانی کوردستان کۆمەڵێک بڕیاری ناقانونیان داوە باج و ڕسوماتیان 100 زیاد کردووە نرخی نەوت بەرز بووەتەوە هەناردەی نەوت زیادی کردووە سنوورەکانمان بوژاوەتەوە هاوردە و هەناردە لە بینی ئێمە و تورکیا و ئێران زیادی کردووە بۆ نایەن بپرسن بیر بکەینەوە بڵێن باشە بۆ ئەو کاتە موچە هەمووی بەکام لەدرا و هەموو مانگێک موچە ئەدرا بۆ ئێستا موچە نادرێ و کراوە بە ڕەبع موچە من دڵنیاتانەکەمەوە
خەڵکی کورسانش دڵنیا بێت کە مەسلەی قەیرانی دارایی دروستکراوە و پارتی دموکراتی کورسان دروستی کردووە و پارتی دموکراتی کورسان لێ بەرپرسیارە بەداخەوە بەشێک لە ئاوازەکانی پشتیوانیەکەن و بێدەنگیان لێ کردووە ئەگینا دڵنیاتانەکەم شتێک نییە بەناوی قەیرانی دارایی و داهات یاریمی کورسان بەشێوەکە موچەی کامل بە فەرمانبەران بدرێت من ئەمە یەک نمونە بێنمەوە ئەمان بە بەرنامەیان کردووە پارتی دموکراتی کوردستان پێشووتر کە بودجە لە عێراقەوە هات بە ڕقەم ئەهات و ئەبوای ئەم بودجەیە لە کۆتایی ساڵە بە حسابی ختامی بنێردرێتەوە بۆ پەرلەمان بڵێن ئێمە ئەم پارێمان ئاوا سرف کردووە هیچ مەجال تەنها لە کاتیەوە بۆ ئەو پارانەی بۆ پرۆژەکان تەرخانەکە لێوە گەندەڵیانە کرد نانەتوانی موچەی فەرمانبەران نەدەن نانەتوانی ئەو پرۆژانەی کە ئینێرن پرۆژەی وامی بکەن ئایان کرد و گەندەڵیان تیا کرد بەڵام ئێستا وا ناکەن ئێستا ڕۆژانە 650,000 بەرمیل نەوت ئەفرۆشن ماگانە نزیکی 750 میلیۆن دۆلارەکە دێن 350-400 دەن بە موچە و باقیەکەی تری خەڵکی کورسان نازانێت چی لێ دێ بەداخەوە بەشێک لەلایەنە سیاسەکانش بێدەنگیان لێ کردووە من دڵنیام و خەڵکی کورسانش دڵنیا بێ قەیرانی دارایی دروستکراوە پارتی دموکراتی کورسان بەرپرسیارە و مەبەستیەتەوەیە کە فشاری سیاسی لە خەڵکو لەلایەنە سیاسەکان بکە بۆی بچن بەژێر ئەجەندای پارتی دموکراتی کورسان بکەن بەدوای سیاسەتی پارتی دموکراتی کورسانە کامل لا ئێمە مستحیلە و ناچین بەدوای بەڵێ سوپاس دەکەم کاتمان کەم ماوە گەر بە کورتی وەڵامی چەند پرسیارێکترم دەیتەوە سەبارەت بە مەسلەوەی کە بەڕێز وتر لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم و ریفراندۆم لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا نەگەشتونەتە هیچ نەتیجەیەک و کەی مەسەلەن ئێوە ڕێک دەکەون لەسەر ئەم پرسە چ کاتێک لەگەڵ پارتیم لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم و هەم لەسەر ریفراندۆمیش کە خاڵی ناکۆک بوو ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی نێوانتان داواکارەکانی ئێمە ڕوونا داواکاری ئێمە نییە بەتەنیا داواکاری کۆمەڵی ئیسلامی یەکێتی نیشتمانی کورسان یەکگرتووی ئیسلامی کورسان کە زیاتر لە 160 پەرلەمانی کورسان و خەڵکی کوردستان دەنگی پێداوین ئێمە داوایە واکەین یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەموار بکرێ و چارەسەرێک بۆ پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دابرێ ئێمە پێمان وایە ئەم یاسایە کوردستانی بەم ڕۆژە گەیانوە و سیستەمی سەرۆکایەتی لە ناوچەکە بینیمان ماڵوێرانی هێناوە ئەبێت ئەم یاسای هەموار بکرێت بۆی باردۆخی خەڵکی کوردستان چاک بکرێت من جارێکی تر شەو نمونەم هێناوەتەوە ئێمە لەگەڵ بەغداد تەنها لەبەر کۆمەڵێک وتاری عاتفی ئینفعالی سەرۆکی هەرێمی کوردستان پەیوەندیەکانمان گەیشتە ئاستێک کە موچە بڕا من ناڵێم بەغداد بەرپرسیانە بەغداد بەرپرسیارە بەڵام وەرن بزان بۆچی بڕوا پارتی دموکراتی کوردستان کۆمەڵێک وتاری عاتفی ئینفعالیان هەبوو وایان کرد پەیوەندیەکانمان لەگەڵ بەغداد بگا بە سەفر لە کاتێکە یەکێتی نیشتمانی کوردستان هیچ کێشەیەکی نییە لەگەڵ حکومەتی عێراقیە یەکێتی نیشتمانی کوردستان هیچ کێشەیەکی نییە لەگەڵ حزبی داوا ئێمە هیچ کێشەیەکمان نییە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ حزبەکانی عێراق کە دەسەڵاتداری عێراق هیچ کێشەیەکیان نییە یەکگرتووی ئیسلامی بە هەمان شێوە هیچ کێشەیەکیان نییە تەنانەت پارتیش هیچ کێشەیەکیان نییە بەڵام با بپرسین بۆچی موچە بڕا بۆچی بودجە بڕا طبعا بە سیاسەتی غەڵەت و ئینفعالی و عاتفی پارتی دموکراتی کوردستان وای کە بودجە و موچەی خەڵکی کوردستان بڕێ بۆ ئێمە پێمان وایە ئەمە دەراوشتەی سیستەمی حکومڕانیە ئێمە پرۆژەمان هەیە لە پەرلەمانی کوردستان پێمان وایە بە هەموارکردنی ئەم یاسایە توانین هەنگاوێکی باش لە چاکسازی بنین و ئەمە ڕێی ئێمە بۆ چارەسەری سیستەمی حکومڕانی لە کوردستان ئێمە سوورین لەسەر ئەم ڕێیە و ئامادەین لە بەشێک لەمانش گفتوگۆ بکەین ئێمە وتمانە دەسەڵاتەکان لای سەرۆکایەتی هەرێم 5 دەسەڵاتە ئەکرێت لەم قۆناغە 1-2 دەسەڵات لای سەرۆکی هەرێمی کوردستان بێنێتەوە سەرۆکی داهاتووی هەرێمی کوردستان هەر کەسێک بە ئێمە کێشەمان نییە لەگەڵی ئێمە کێشەی شەخصمانیە کێشەی سیستەمانەیە بەشێک لەم دەسەڵاتانش لای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بێنێت بەڵام هەنێ خاڵەیە قابلی مناقەشە نیە ئێمە مانەوێم دەسەڵاتە بگەڕێنەوە بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام پارتی دموکراتی کوردستان سوورە لەسەر هەمان بۆچینی خۆی بۆیە ناتوانین بگەین بەڕێکەوت یعنی ئێستا بۆچوونی پارتی دموکراتی کوردستان هیچ نەگۆڕاوە لەسەر مەسەلەی سەرۆکایەتی هەرێم نی بەڕوونی داواکاریان چی بوو ئەمڕۆ لە بستنەوەی گۆڕانگەر بە کورتی بێسپاس دەکەن نەخێر بە هیچ شوێک پارتی دموکراتی کوردستان هەمان بیر و بۆچونیانەیە پیان وایە بێ سەرۆک لە نێو خەڵکەوە هەڵبژێردرێ بێ سەرۆک ئەو دەسەڵاتانەی هەبێت و ئەمە لای ئەمە مەرفوزە بەڵێ ئەی سەبارەت بە پەرلەمان ینی جیازی هەیە لەگەڵ ئەو شێوازێک کە ئەمڕۆ بەیاننامەکەیەوە ئەم پرۆژەکەیەوان ئەو یێوەش پەرلەمان کارا بکرێتەوە نی جیازێکە چێ بۆ پەرلەمان کارا ناکرێتەوە ئێوە داوای زەمانەت دەکەن بۆ ئەوەی کە جارێک تر پەک نەخرێتەوە جارێ پەرلەمانە بێ موسسەیەک بێ داوای زەمان لە هیچ حزبێ نەکەین دابخرێ ئێمە ئەمانەوێت پەرلەمان ڕۆڵی ئەوە ببینێت کە خۆی هەیەی ڕۆڵێکی گەورەی هەیە مەرجعی باڵای خەڵکی کوردستانە مەرجعی قەراری سیاسی کوردستانە و پەرلەمان بۆ هەیە دەست بۆ هەموو یاسایەک با و هەموو یاسایەکە مار بکاتەوە و هیچ هێزێکش نابێت جورەتیەوە بکات ڕێگە لە پەرلەمان و پەرلەمانتاران بگرێ بچنەوە سەرکاری خۆیان
ئەوانیانێ پەرلەمان ئاسایی بکرێتەوە وەکو پێشووتر لە ڕابردوو ئەم موسسەیە تەنها موسسەیەکی کارتۆنی بووە هەر کاتێک یاسایەکیان نووسی بێ نردویانە بۆ پەرلەمانی کوردستان و بەکۆی دەنگ پەسەندیان کرد وەکو بینیمان یاسای سەرۆکاتی هەرێمان لە 2005 نرد دوای کەی ویستیان هەمواریان کردەوە لە 2013 لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانە 2 ساڵان بۆ درێژ کردەوانێ ئەم پەرلەمانە پەرلەمانێکی گوێڕایەڵی حزب بێ و دەست بۆ ئەو مەلەفانە نەبە کە پارتی دیموکراتی کوردستان حەزی لێ نییە ئێمەش بە هیچ شێوەیەک ئێمە نامانێت لە پەرلەمانێکی کارتۆنیا بەشدار بین ئەم پەرلەمانە بە ویستی مەکتەب سیاسی حیزبێک بجوڵێتەوە ئەمە دوو ڕوویای جیاوازی ئێمە و پارتیە بۆ مەسەلەی ئاسایکردنەوەی پەرلەمانی کوردستان. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز کارواناشم ئەندامی زیڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە لە هەولێرەوە لەگەڵ ماوی زۆر سوپاس بۆ بەڕێزدا سوپاس بۆ بینیرانی بەڕێز سوپاس بۆ کارانم تا بەرنامەیەکی تر خاتەمەدار.